حاڵەتەکانی ڤایرۆسی کۆڕۆنا لە بەردەڕەش لە بەرزبوونەوەدایە. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو 7 کەس لە سنووری قەزای بەردەڕەش تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە. لەم 7 کەسەیەش کە هەرگری ئەم ڤایرۆسن، 2 کەسیان دانوشتی نەحەوی ڕووڤیەیە و 2 کەسەی تریش خەڵکی نەحەی کەلەکە و 3 کەسیش کە دانوشتی گوندی قەرەنازن تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە. بەڕێوەبەرایەتی تەندروستی بەردەڕەشیش داوا لە هاوڵاتیان دەکات خۆیان لەم ڤایرۆسە بپارێزن و پابەندی ڕێنمایی تەندروستییەکان بن. وەکو هەموو جارێک ئێمە لە قەزای بەردەڕەش و تەندروستی داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان دەکەین کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن، پابەندی ڕێنمایەکان بن، هۆیەکانی خۆپارێزی بەکاربێنن بۆ ئەوەی دوور بین لەو مەترسی بەڵاوبوونەوەی زیاتری یاخود تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە لە سنوورەکەمانەوە لە تەواوی ئەو شوێنانەی کە سەردانی دەکەن، ئەو کەسانەی کە سەردانی قەڵەباڵغی دروست دەکەن، هۆیەکانی خۆپارێزی بەکاربێنن. هیوادارین بە سەلامەتی لە ڤایرۆسە دەربچین. حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری قەزای بەردەڕەش لە بەرزبوونەوەدایە. لە ئێستادا بەشێکی زۆری هاوڵاتیانی بەردەڕەش پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن. لە ئێستادا زۆر گرنگە خۆمان بپارێزین لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا، وەکو دەبینین لە هەموو جیهانی گوتیتەوە، کوردستانیش لەوە بێبەش نەبووە. ئێستا لە قەزای بەردەڕەشی چەند حاڵەتێک تۆمار کراوە. هیوادارین لە خەڵکی خۆمان هەمویان خۆیان بپارێزن لە پەتای کۆرۆنا. هیوادارم هەر هەمویان خوددام دوکاندارەکان، مەسلحەچیەکان هەر هەمویان لەگەڵ خەڵکەکەی هەمویان خۆ بپارێزن وەکو ڕێنمایەکان جێبەجێ بکەن. لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا تاکو ئێستا لە سنووری قەزای بەردەڕەش 29 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە و 21 کەسیش دوای وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانە ڕەوانە ماڵەوە کراون. لە ئێستادا تەنها 8 کەس لە نەخۆشخانەی دهۆک ماون و 58 کەسی دیکەش لە گەرنتینەدانە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.